دووبارە سڵاو کاکدان لە شوێنەوە سامیتوان لە شاپێککەوتنێکە ئەڵی گرروپێک لە ناو گۆڕاندا لە هەوڵی ئەوەدای کاریگەری تەواوی هەبێت بەسەر سیاست و بڕیارەکانەوە ئەتوانین ڕاشکاوانە پێم بڵێ ئەو گرروپێک چێن لە ناو زودنەوەی گۆڕانە دیار ئەگەر مەبەست ناوبێت هیچ گرروپێک و هیچ بابلێنهینێک لە ناو گۆڕانە هێشتا تەشخیصی خۆی نەکردو ناسانبی خۆی وەرنەگرتووە و هێشتا بۆ ئاراسیش تا ئاسێکی زۆر ئیش نەکراوە بەڵام من قسەی من زۆرتر لەسەر لەو گروپە لەسەر عقلێتە هەمیشەش من قسم لەسەر عقلێتە قسم لەسەر کەسەکان نییە کەسە دیاریکراوەکان نییە چکە کەسەکان دواتر تعبیر لە عقلێتەکەن عقلێتێک لە ناو گۆڕانە هەیە ناڵم لەوانەیە ناو گۆڕانە هەبێت ناو گۆڕانە هەیە ئەو عقلێتە تێگەیشتێکی لەوانەیە تێگەیشتێکی جیاوازتری هەبێ یا تێگەیشتێکی تەقلیدی هەبێ بۆ کار و ئیشەکانی بزوتنەوەی گۆڕان ینی درکی من هەستەکەم عقلێتێکی هێشتا ناو گۆڕانە درکی بە گەورەی گۆڕان نەکردو ئەوە کێشە گەورەکەیە هێشتا درکی بۆ نەکردو کە ئەم بزوتنەوەیکی زۆر گەورەیە زۆر بەرفراوانە و بزوتنەوەی ئایندەیە مستەقبلە بۆیەش کە دەزەبا بۆ ئالێتەکان بۆ میکانیزمەکانی ئیشکردن لەسەر ناو بزوتنەوەکە بۆ هەموو مەسائلەکانی کە دواترتوانم بۆ توورکەمەوە هێشتا چوارچێوە تەقلیدە باوەکەی ناو حزبی کوردی تایداینە بۆیە ئەم عقلێتە هەمیشەش لە بەرەوەی بابڕێن تەجروبەیەکی هەیە تەجریبی کردووە لە ڕابردووداوە عقلێتە تازەکەی هێشتا خۆی تاقی نەکردێتەوە هەمیشە و عقلێتە هەوڵەدا زاڵ بێت بۆ خۆی زاڵەکات کەواتە ئەمە نامانگەڕێنێتەوە بۆ ئەوی کەماوەیەکی زۆر قسە و باسێک لەبارەی بوونی جیلی کۆن و تازە لە ناو بزوتنەوەی گۆڕانە ئاکرا بە تایبەتی قسە زۆر بڵێ ئەو عقلەتی کە تۆ باسی ئەەکەی ئەمەوێ بۆم تهدید بکەیتیانی ئایا لەناو ئەوە بوو کە پیان ئەو جیلی کۆن یان لەنا ئەوە بوو کە پێڵن جیلی تازە نەخێر لەناو هەردووگیا هەیە و لەناو هەردووکیشە هەردوو ڕێگەزەکە هەیە لە زین چۆنە جارێ لە دنیای سیاسەتە بەداخەوە ینی هەنێ شتەی لە کوردستانە کە ئەبێتە باو و تێکەڵ بە بابەتی سحوفی و وتار و ئەوانە ئەبێت ئیتر بۆ خۆی ئەبێتە کەلتوریەک و هەمووان لەسەر ڕووی ینی کۆن چییە لەناو سیاسەتە کۆن عقلی سیاسی کۆنە ینی بەدەموچاوی کۆن نییە کەسێک کە 30 ساڵ ئیشی کردو ناو حزبێکی ترەدا ئیتر تۆ بە کۆنی بزانیت و ئەبێت تەقاعدی بکرێت سیاست تەقاعدکردن نییە بڵێ وڵایتر هیچ پێ نەماوە لە دایرەکەی خۆتا و لە وەزیفەکەی خۆتا بڕۆ بۆ ماڵەوە دانیشەوەن ئەو 30 ساڵی کە ئیشی سیاسی کردووە ئەوە نابێتە ئەزمونێکی گەورە و دەوڵەمەند بۆ ئەو هەموو تەجروبانەی ئەو هەموو ئاوە و ئاگر و ڕێگات سەختانەی کە لێ داوە ئەفۆگاگادان لێرە ئەمە ڕات بکرم بەڵام ماوەیەکی زۆر ینی بزوتنەوەی گۆڕان و ڕاگەاندنەکەی و بەشێکی زۆر لە کەوادرەکانی بۆ ئاڕاستی کاریان نەکرد کە بەشێکی زۆر لە سەرکردەکانی کورد بە تایبەتی وانیشێتی و پارتی کۆن بوون و باشتر وایە بچن لە ماڵەوە دابنیشن و ڕێبن خەڵکی تازە بێتە جێگەیان بڵێ ئەگەر ئەو سەرکردانە تعبیر لەو عقلێتە بکەن بڵێ بڕۆنەوە ناو گۆڕانی شاگەر ئەو سەرکردانە تعبیر لە عقلێتێکەکەن عقلەتێکی دۆگمای حزبایەتیەکەن عقلێتێکی تەقلیدی حزبایەتیەکەن و ئەیانەوێ جارێکی تر لە نێو گۆڕانیشە هەمان تاقیکردنەوەکانی پارتی و یەکێتی و ساڵانێکی دوورودرێژی حزبایەتی و ژیانی حزبایەتیمان بن حتمما بەوانەیەش ئەڵێن حەق وایە ئیتر بە حرمەتی خۆیان بڕۆن لە ماڵی خۆیان داژن بەڵام ئێمە پێمان وایە ئەمە مەسەلەکە کاکرێبوار مەسەلەکە لە باسی جیلەکرێ جیلی تازە و جیلی کۆن لە نێو گۆڕاندا بە تایبەتیش و لە ناو دنیای سیاسەتیژە لە فەزای سیاسیدا تۆ کەسێکی خۆت متابعی مەسائلی سیاسیەکەی علاقی بە عقلێتەوە هەیە ینی عقلێتێکی سیاسی تازە کە ئێوێ بە شێوازێکی مۆدرنانە تەعامل لەگەڵ کێشەکانی کۆمەلگا بکات ئەمە ئیتر جیاوازی ناکات لێوانی کەسێکی 70 ساڵە لەگەڵ کەسێکی 21 ساڵەدا دەکرێت کەسێکی 21 ساڵە محافظکار بێت و کەسێکی 70 ساڵە لە تەجروبەی کۆنی خۆیدا ئێسا بێ دابڕانێک لەگەڵ ڕابردوو خۆی بکات شێوازێکی تازە و ئەسلوبێکی تازەی ژیانی حزبایەتی بکات و ئەمە کەم نین ناو گۆڕاندا کەم نین ناو گۆڕاندا ئەو گەنجانەی کە ئەیانەوێت دابڕێن لە عقلە تەقلیدیە کۆنەکە و هاتون بە حماسێکی زۆر لە ناو بزوتنەوەی گۆڕانە دەیانەوێت ئیش بکەن و دەیانێت تەرحی خۆیان ناو گۆڕانە بچەسپێنن کە ئەمە کارێکی زۆر گرنگ و پێویستە و کەمیش نینە ئەو جیلە کۆنە کە دەیانەوێت بە عقلێکی تازە ئیش بکەن و دابرێن لەگەڵ ڕابردووی خۆیاندا بۆیە ئەمە هەمیشە ئەبێ دەرگای گۆڕان کراوە بێ بۆ ئەو کەسانە بەبێ گوێدانە تەمەنی سیاسی بەڵکو بە عقلێتی سیاسی و تێگەیشتنی سیاسی باش ئەمە زۆر بە ڕاشکاوانە پێم بڵێت ئەو دوو نەمەڵی کارکردنی نێوان کۆن و تازەکە باسی کرد لە ئێستادا لە ناو بزوتنەوەی گۆڕانە کامیان زۆر کاریگەرە ینی بڕیاری بەدەسەوەی لە ناو بزوتنەوەی گۆڕانە لە نێو بزوتنەوەی گۆڕاندا لە ڕاستیدا جۆرێک لە تەوازن کراوە من نامێت دوبلماسیانە وەڵام دەمەوە بەڵام هەر خۆی کەسایەتی کاکنۆشوران و شێوازی تەعاملکردنیشی و گوێگرتنی لە هەموو کەسەکان و ئەطرافەکان و احتیمامدانی بە کەسە جیاوازەکان حتا بەوانەی کە لەوانەیە جیاوازی فکری زۆر قوڵن یا جیاوازی سیاسی قوڵیش لە نێوانیاندا هەبێت
وای کردووە کە هەموو ڕەگەزەکان ناو گۆڕانە هەبێت هەموو ڕەگەزانە هەیە و ئەوەیش لەوانەیە بە شکلە ئشکالەتەکانی ئێمە لەوانەیە نقطە قوتی ئێمەش بێت کە هەموو ڕەگەزەکانی هەموو ڕەگەزەکانی یانوێت حضوریان هەبێت قورسایی خۆیان ناو بزوتنەوەکە بێ پێم وابێ ئەمە بزوتنەوەی گۆڕان تووشی ئیفلیجی و شەلەلی ناکە بەڵکو تاقەیەکی گەورەی پێدا بۆی ینی لە ئایندەدا ئیجتیهاد جیاوازەکان ناو گۆڕاندا منافسەیەکی جدی بکەن بۆی بتوانن لە کاتی کۆنگرەکانە اتجاهێکی سیاسی زاڵ بێت بەسەر چارەنووسی حرەکە بۆ ماوەیەکی کەم ماوەیەکی دیاریکراوە نێوانی دوو کۆنگرەدا هەلو چاپێکەوتنا تۆڵی ئەگەر ئێمە بمانێ بزوتنەوەکی مۆدێرن بین دەبێت چەند جەناحێکمان هەبێت وەک جەناحی چاپ یان جەناحی ڕاست یا خۆت ناوەڕاست باشە ئەمە هەمان دەستەگەری نییە کە ئێوە خۆتان لەنەوەیشی توی پارتیا باسێکەکە نەڵام بوونی هەیە من زین چۆن وەڵام بدەمەوە کاگرێ بوار تۆ ئێستا زانی لە عێراق چۆن باسی فیدرالیت دەکرێت کورد هەموو متەمەسکە بە فیدرالیتەوە و فیدرالیت بە یەکێتی خاکی عێراق زانێت فیدرالیت هەر خۆی ینی اتحادی شێوازێکی اتحادی بەڵام زۆرینەی عێراق بەتایبەتیش برا عەرەبەکانمان پێیان وایە کە ئەمە هەڵدانێک بۆ تەقسیمی عێراق مەسائلەی جەناحبەندی یان بوونی منبەری جیاواز ناو حزبێکی سیاسیدا بەداخەوە لە کەلتوری سیاسی ئێمەدا هەم بەو چاوە سەیرەکرێت کە عەرەبەکان سەیری فیدرالیتەکەن یعنی هەمیشە وا هەسەکرێت ئەمە هەنگاوی یەکەمە بۆ پارچەکردنی ئەو حرەکە سیاسیە ئەمە ئەو عەقڵتە مەرکەزیە کە ئەوێ حرەکەیەکی سیاسی ئاسنین حەدیدیمان هەبێت لەسەرەوە تاکو خوارەوە بریارەکان بێت هەموو پابند بێ پێوە و ئەندامەکان عەبدێکی مطیعی هەموو بریارەکانی مەکتەبی سیاسی و ئەوانە بن و کەس لە فەرمایشتەکانیان دەرنەشێ و ڕوحی ئیجتیهاد و جیاوازی بیر و ڕا و ناوچەی جیاواز کە دەکرێت دروشمی جیاوازیانە بێ هەموو ئەمە کوژێت بۆیە تۆ ئەگەر باسی حزبی سیاسی ئەەکەی ئەنی بە گۆڕان ئێمە قسە بە قسەمە دەم لە مەسائلی تازە دێن ئێمە ئەمانەیە حرەکێکی سیاسی مۆدێرنی تازە بین و فەزای سیاسی کوردستان بکەینەوە بەسەر مۆدێلێکی سیاسی تازە لە ناوچەکە و لە جیهاندا کەممان نییە لە حزبی سیاسی ئێمە کێشەمان لە بوونی حزبی سیاسی نییە بۆیە ئەوەی کە من باسی یەکەم ینی ئەوەیە کە لە حزبێکی مۆدێرن هەیە لە حزبێکی مۆدرنی لە وڵاتی دیموکراتیدا جەناحی ڕاست هەیە جەناحی ناوەڕاست هەیە جەناحی چەپەیە جەناحی ینی بۆ نمونە بۆ تەوزیحکەم بۆ بینەران لە مەسەلەی بینینی کاک نەوشیروان و کاک مەسعود لەوانەیە جەناحێکی چەپ هەبێت کە ئەسڵەن سەر تاپای سەردانەکە و بینینەکە و قسە و باسەکان و تەختیەکردنی ئەلامەکەی پێ ڕەفز بێ پێ خراپ بێت و ئەمە لاو گۆڕان و دڵسۆزیشن و کادری دڵسۆزی گۆڕانیشن ناتوانانی تەهمیشیانەکەی جەناحێکی لەوانەیە یەمینمان هەبێت کە ئەمە بە هەنگاوێکی دیبلۆماسی زۆر گەوری بزانێت هەم بۆ ملەتەکە زۆر باشە و هەم بۆ بزوتنەوەی گۆڕانیش لە جۆری لە ئینعزالی سیاسی دوورەکەوێتەوە و ئەمە دەرگایەکی گەورە بۆ بەسەر ژیانی سیاسی وڵاتەکە ئێمە کرێت ئەکاتەوە ینی لە نێوانی ئەم دوو تێڕوانی لەوانەیە تێڕوانینی ناوەڕاستیش هەبێت کە زۆر متەفائیل نەبێ بەو دانیشتنە و زۆر حسابی لەسەر نەکات و زۆریش دژی نەبێت و بە حاڵەتێکی نۆرمالی بزانێت ئەو سەردان و بینینی سەرکردەکان بۆ یەکتر ئەمانە ئەم تێڕوانی جیاوازانە بوونیان لە نێو حرەکەدا و ڕێزگرتن لە تێڕوانینەکان و تەخوین نەکردنیان و خەت و ڕاست شەپ و تەهمیش نەکردنیان و دوور نەخستنەوەیان لە بڕیارەکانی بزوتنەوەی گۆڕانە ئەمە حاڵەتێکی زۆر گرنگ و تەندروستەوە پێم وایە حزبێکی سیاسی مۆدرنە بڵێ من مۆدرنم بڵێ من دیموکراتیم بڵێ من کراوەم بڵێ من شەفافم ئەگەر جەناحبەندی ڕسمی مەرجنی ئەلانی خۆی بکە بڵێ من جەناحی ڕاست وانم بەڵام لە قوتبەکانیەوە لە ئاراستەکردنی و لە ئیشکردنێک و خۆی دەرەکەوێت کە سین سەر بە چ جەناحێکە و سات جەناحێک ینی کێشە لەسەر تەشخیصەکە نییە تایە نەبێ من پێم وایە خەلەلێکی گەورەی تایە باش واتە هەر حزبێکی حزب ئاسنینە مرکزیەک عمودیەکەیە کە لەسەر و بۆ خوارەوە و هەمووان ئەبێ مطیع و گۆڕایال بێن و هیچی تر کاکعادنان ئەوەی کە ئیسا تۆ باسیەکەیت ئەمە پێم وایە ئەزمونێکە کورد ئەو ئەزمونەی تاقی کردەوە و لە بەرچاویشمانە یەکێتی یەکەم جار کە دروست بوو چەند جەناحێکی زۆری لە خۆی کۆ کردەوە هەر لە بیدایەتی دروست بوونە 4-5 ساڵی یەکەم یا جەناحێک جیابەوە ینی ئەمە ئەو پرسیارە و لێ بکەم تۆ باز لەواکەیت کە بوونی ئەو جەناحانە لە ناو بزوتنەوەی گۆڕانە زۆر گرنگە بەڵام ئێستا خۆمان نەزانین ئێمە لە سەردەمێکە ژین کە تا ئاسێکی زۆر فکرتیایە کاڵەوەتەوە و خەڵک لەسەر ئەساسی تێڕوانینەکان بڕیاری خۆی ئەیە تو پێ دووانیە و جەناحبەندی کە تۆ باسیەکەی ئەمە سەرەتایەکە بێت بووی کە لەسەر ئەساسی ئەو تێڕوانینانە بۆ نمونە تێڕوانین بۆ یەکتربینینی نەوشورە مستەفا و مەسعود بارزانی
ڕەنگە جیاببوونەوە لە ناوبزوتنەوەی گۆڕانە دروست جا ئەو ترسە چیە لە جیاببوونەوە ئینسانەکان ئەوانی کە ئێستا هاتونێتە ناو بزوتنەوەی گۆڕان چ لە گردەکەن و چ لە دەوروبەری چێوانە بەخوایشی خۆیان هاتون خەڵکێک هەیە منسوب و موقعی گەورەی هەبوو هاتوو وازی لێ هێناوە هاتووت ناو بزوتنەوەی گۆڕانەوە ئەو هەموو گەنجە و ڕۆژنامە نووس و ڕۆشنبیر و نووسەر و پێشمەرگەی کۆن و خەباتگێڕ و ئەمانە هاتون ناو بزوتنەوەی گۆڕان هەموو بەخوایشی خۆی هاتووە بۆ بەشێکی زۆریشی زەرمەند بۆ لە ڕووی مالیەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی حتا لە ڕووی کۆمەڵایەتیشە زەرمەند بۆ بەڵام قناعەتی بەوە بۆ کە بێت ناو بزوتنەوە کار بکە بۆیە ئەو کەسانە کە بە خایشی خۆیان و پێی خۆیان هاتون بە پێی خۆشیان نتوانن دەرچن بە پێی خۆشیان نتوانن بڕۆن لەگەڵ جەمعێکی ترا بڕۆن حرەکەیەکی سیاسی تر دروست بکەن بزوتنەوەی گۆڕان ئەمە نابێتە مۆتەکەی بەردەوام ئێمە ترسیەوەمان هەبێ ئەمە ئینشقاقمان لێکرێ و لێمان بچووکە بێتەوە لێمان کەمێتەوە من پێم وایە ئەمە دوا پرسیارە لەناو بزوتنەوەی گۆڕانە کە قەلق بین لەسەری خەڵکێکڵێ کەم بوویتەوە خەڵکێڵێ زۆرت کردووە خەڵکێڵێ تەنزیمت کەمی کردووە زیادی کردووە من بەڕاستی من حاجسی من نییە و کێشەی من نییە چکە بزوتنەوەی گۆڕان زۆر جیاوازە سەری بزوتنەوەی گۆڕانەکەمەوە زۆر گەورەتە سەری بزوتنەوەی گۆڕانەکەم و ئەگەر جەمعێکشی لێ ئەگەر ڕێتەوە بۆ ناو حزبەکانی تر جەمعێکە ڕوا حزبێکی تر دروست دەکاتەوە ئەمانە ئەکات ئەوە بەشێکە لە دنیای سیاست و بەشێکە لە ئازادی ئینسانەکان بۆ اختیارکردنی ژیانی سیاسی خۆیان بەبێ ڕێزی لێ بگرن ئەو ترسەکە لە لای تۆ نییە بە هەمان شێوە لای سەرکردەکانی تری بزوتنەوەی گۆڕانیش نییە تا ئێستاکە ئەوەی کە من هەستم کردوێت بە هیچ ئەو ترسە لای هیچ لە سەرکردەکانمان نییەوە ڕێزێکی زۆریش لە بیرروڕای جیاواز و لە تێڕوانینی جیاواز کراوە بڕۆیتە گردەکەیش ئەبینی زۆر کەس لەو گردەیە کاریشی تیاکەن و لە شوێنی تریشە ڕخنیان گرتووە ڕخنیان لە زۆر بەرنامە و هەندێک کاری بزوتنەوەی گۆڕانیش گرتووە بزوتنەوەی گۆڕانی گرتوویتە خۆیەوە یعنی هەولێکی گەورەی ئێمە مەرجە سەرکەوت و بینتیایدا هەولێکی گەورەیە بۆی بزوتنەوەی گۆڕان زۆر جیاواز بێت بوونی ئەو تێڕوانینە جیاوازانە لەناو بزوتنەوەی گۆڕانە بە قەنەعەتی تۆ کاری نەکردووە لە دواکەوتنی بەستنی کۆنگرەی بزوتنەوەی گۆڕان پێم وان نییە ینی ئەوەی کە ئاگادارەکانی من پێم وایە بزوتنەوەی گۆڕان دەتوانێت تا دو هەفتەی تر کۆنگرەی خۆی بکات من دیارە لەگەڵی نیم بە هیچ شێوەیەک و پێم خۆش نییە ئێستا کۆنگرە بەسێت پێتەڵێم بۆ بەڵام لە ڕاستیدا ئیجتیهادی جیاواز تێڕوانینی جیاواز ئەمە خزمەت بە کۆنگرە ئەکات و لە کۆنگرە حەل و فەسڵەکرێت لە کۆنگرە چوارچێوەیەکی قانونی بۆ ئیجتیهادە جیاوازەکان دانرێت تێڕوانیە جیاوازەکان ئەگرێت لە کۆنگرە حرمەت بۆ لە کۆنگرە مەرجعەتی دانرێت کە دەبێ هەمومان ملتەزم بین پێیەوە یعنی من ئەگەر لە جەناحی ئەو پڕی چەپ دابم لە نێو بزوتنەوەی گۆڕاندا بەڵام لە کۆنگرە بڕیار لەسەر ستراتیجیکی ڕاستڕەوانە ینی بەتیجاهی یەمیندا لێو درا و مەرجعەتێک بۆ مەدانرە من دەبێت لە ماوەی دو ساڵی کۆنگرەکەدا نێوانی دوو کۆنگرەکەدا بێ پابند بم پێوە و بێ ئیلتزامی پێوە بکەم ئەمە اختیاری خۆمە کاتومەتە ناو حزبێکی سیاسیەوە چکە قاڵبێکم بۆ دانا حزبی سیاسی ئەنی ڕای خۆم ئەڵێم قسەی خۆم ئەەکەم لە ناو حزبەکەی خۆما ئیکەم و جددلی لەسەرەکەم بەڵام دواتر لەسەر بڕیارەکان تەنفیزکردنەکەی پابند بم بۆیە کۆنگرە مەرجعەتێکدا ئەنێ بۆ ئەوە و هەمومان ئیلتزام بە مەرجعەتەکەکەن بۆ من لەگەڵ کۆنگرە نیم من پێم وایە بزوتنەوەی گۆڕان ئێستا کێشەی کۆنگرەی نییە و کێشەیەکی گەوری بزوتنەوەی گۆڕان ئەگەر هەبێت ئێستاکە لە ڕاستیدا یا من ئەتوانم بڵێم نەقسێکی گەوری بزوتنەوەی گۆڕان کە هەیە نەکە هەبێت ئەوەیە کە ئێمە پێویستمان بەوەیە کۆنفرانسێکی سیاسیمان هەبێت و لەو کۆنفرانسەدا قسە لەسەر استراتیجی سیاسی بزوتنەوەی گۆڕان بکەین لەسەر استراتیجی ئەلامی بزوتنەوەی گۆڕان بکەین لەسەر ئەوە بکەین کە ئەم حرەکە تازەیە کە ئێمە دروستی ئەەکەین دەمانەوێت چۆن بێت يعني تقريبا ئەبێتە کۆنفرانسێکی تەسیسی زۆرتر کە منازەرەکان تایدا لەسەر مەسائلی فکری و سیاسیە بن بۆ نمونە ئێمە لەسەر مامەڵەمە لەگەڵ حزب سیاسەکاندا چیە لەسەر مادەی 140 ناوچەدا بڕاوەکان چیە لەسەر ڕۆلی ڕاگەیاندن لە نێو بزوتنەوەی گۆڕاندا ئایا ئێمە ڕاگەیاندمانە بێ وەکو حزب تەقلیدیەکان کەناڵی ئەعلاميمانە بێت مەکتەبی ئەعلاممانە بێت ڕێکخراوە پیشەیەکان ئێمە ڕەبتیان چۆنە بێ لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە سەر بەخۆیان پێدەین یا بەشێکە بێت و مەکتەبێکیان بۆ دانین وەکو حزب تەقلیدیەکان پەیوەندێک دیبلۆماسیەکانمان لەگەڵ دەور و بەردا ئەمانە مجموعەیە مەسائل گەلن کە ئەکرێت لەو کۆنفرانسە تشخیص بکرێت و قسەی لەسەر بکرێت و کۆنفرانسەکە بەرنمەیەک بۆ ئەو چوارچێوە فکری و سیاسیە دانیە بەڵام ئێستا ئێمە کۆنفرانسێک یا کۆنگرەیە بکەین و زۆرتر مەشغوڵیەوە بین کە قیادە دانین و خەریکی قیادە و سەروبەندی قیادە و کێ ئەبێتە سەرکردایەتی و کێن ئەبێتە سەرکردایەتی و کێشە دروست بێت و ئەمانە دروست بێت بەڕاستی بزوتنەوەی گۆڕان پێویستی بەمە نییە کە ئەم کۆنفرانسە تەسیسیە دروست کرد تەسیسی فکر و سیاسەتی بزوتنەوەی گۆڕان دوای ئەوە زۆر بە ئاسانی دەتوانیت تۆ کۆنفرانسێکی تر یا کۆنگرەیەکی تر بکەیت و لەوێ قیادات و مەرجعیت بۆ بزوتنەوەکە دامنێت و پێم وایە کارێکی زۆر ئاسانەوەنە بە معقدی نبینم لە کاتی دەست لە کارکێشانەی چوار پەرلەمانتارەکەی بزوتنەوەی گۆڕانە تۆ ڕوونکردنەوەیەکت نووسی و تێداڵی ئێمەش لە کاتی خۆی قسەمانە بێت لە دوایین چاوپێکەوتنیشدا ئاماژەت بەوە داواکاڵی ئەو چوار پەرلەمانتارە مەسەلەی خانەنشینکردنی خۆیان بەبێ موچە کردە ڕێکلامێکی شخصی
بۆ ئەم بۆ چوونە ینی خەڵک لەم وڵاتە داوای موچە و خانەنشینی ئەکا ئەوان ڕەتیان کردوێتەوە بۆ ڕێکلامی شخصیانی نا دیارە سوفامێکەیە جار ڕوونکردەوەکەی من دوور و نزیک پەیوەندی بۆ چوار هاوکارەوە نییە ئەو چوار هاوکارە ینی کەسی زۆر خۆشەویستی منن و ینی هاوڕێ ئەزیزی منن و بەشێکی گرنگیان لە بزوتنەوەی گۆڕانەزانم و جەشێک لە شانازیەکانمان کەسی وەکو کاکشاوە و کەسی وەکو کاک زانا دکتۆر جعفەر و دکتۆرە پەریهان قسەی من لە ڕاستیدا لەسەر ئەوەیە کە شێوازەکە غەڵەت من لە چاپێکوتنی جناب باسەکەی بە وردی باسم کردووە ینی شێوازەکە خەلەلێکی تیابوو ئەو خەلەلە وای تەفسیر کرد ینی تەفسیرەکە وای لێ هاتووە کە جۆرێک لە ڕیکلام بێت دنا ئەوەی ئەوان بەسەرەنجارە من لە ڕاستیدا لەگەڵ خانەنشین لەگەڵ وازێنان نیم لە پەرلەمانە لە ناوەڕاستی کاردا لەگەڵ ئەم مەبدە نیم لەگەڵ ئەم شێوازە نیم بخانەنشینی بێ خانەنشینی نەبێت طبعاً بەخانەنشینی بێەوە کارەساتێکی زۆر گەورەیە یعنی تۆ دوای 2 ساڵ ئینسان ئەتوانێت دوای 6 مانگ دوای ساڵێک بەڵام دوای 2 ساڵ کە ئێستا خەریکە ئەبێتە مۆدل نێو پەرلەماندا وازێنان من بەکارێکی ینی تۆ خەڵک دەنگی پێداوی بۆ 4 ساڵ ئەم 4 ساڵە دەبێت مقاومەی خۆت و شەڕی خۆت و ئەوانە بکەین لەگەڵ پرینسیپەکەی وازێنان نیم ناوەڕاستی ئیشدا بەڵام ئەو برادرانی ئێمە وازیان هێناوە لەبەر قەناعەتێکی سیاسی خۆیان و سەربەرزانە تەقاعودی و امتیازاتیان ڕەت کردەوە لە ڕاستیدا جێگای شانازیە وارە ئەندام پەرلەمانێکیش زروفێک ناچاری بکات کە من پێم وایە بە زروفی سەحی دەبێت ئینسان ناچار بکات واز لە ناوەڕاستی ئیشە واز لە پەرلەمان بێت هەر زروفێکی تری سیاسی و قەناعەتێکی خۆیان وایان لێ بکات و امتیازەکانیش ڕەتکەنەوە واز بێنن ئەوە دەبێت جێگای ڕێز و تەقدیر بێت قسەی ئێمە لەسەرەوەیە کە تفسیرێکی خراپ بۆ مۆزوعکرا یعنی تفسیرەکە وا بوو وەکو جۆرێک لە تەخمینکردنی ئەو برادرانی ترکە ماونەتەوە وەکەوەی ماونەتەوە بۆ موچەکە ماونەتەوە بۆ تەقاعودەکە ماونەتەوە کە ئەمە ئێمەمانەوەمان بە بەشێکە لە قەناعەتەکانمان بەشێکە لە سیاسەتی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەی گۆڕان ئێمەی نردووە دەنگدەری بزوتنەوەی گۆڕان ئێمەی نردووە بزوتنەوەی گۆڕان پێی وایە ئێمە دەبێت بمێنینەوە ئیشی باشمان کردەوە دەکرێت ئیشی باش بکەین بۆیە ئەو تەفسیرەی لەوەی کە جاکردنەوەی ئەوەی کە ئێمە بکرێن بە پاڵەوان خوانە خواستە ئەوان بە ڕاکردوو یا ئەوان بکرێن بە پاڵەوان و ئێمەش بە ئیمتیازچی و ئەمانە ئەم تەفسیرە خراپە ینی ڕوونکردنەوەکە ئێمە لە ڕاستیدا لەو چوارچێوەی بوو باشە بەکارهێنانی وشەی پەرلەمان ینی بۆ وشەیەکی مەجازیە ئێستا لە کوردستانە مؤسسەیەک هەیە دەسەڵاتێکی باڵاترین دەسەڵاتی تشریعیە لە وڵاتە ناوی پەرلەمان و تۆش ئەندامی تایە ڕەنگە ناسنامەگەش و لە گیرفان نابێ و کە چتۆڵی بەکارهێنانی وشەیەک بە ناوی پەرلەمان شتێکی مەجازیە لە کوردستان شتێک نییە ناوی پەرلەمان بێت بۆ من یەک نمونەی بچووکت پێ بدەم ئێستا وەفدێک لە بەغدایە وەفدێکە سکرتێری پارتی تێدایە و سکرتێری یەکەتی سەرۆکایەتیەکەن لەگەڵ سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمدا یەک ئەندامی پەرلەمانت لە وەفدە بینی سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی وانە بینی پەرلەمان بە گوێرەی پرۆژەیەکە خۆی کردوێتی و پەیڕەوی ناوخۆ یاسای حزبەکان یاسای هەڵبژاردن لە کوردستاندا خۆی بە مەرجعی دوامەرجعی مەسائلە سیاسی چارەنووسازەکانی کوردستان نەزانێت بەڵام لەکوێی ئەو مەسائلانەیە کە پێوەستە بە مەرجعی سیاسیەکانە لە پەرلەمانە پێنجلایەنەکە کۆبوونەوەکەن تەنانەت قسەیان لەسەر خودی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش کردووە بەبێ ئامادەبوونی یەک ئەندام پەرلەمان بەبێ ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان کە میوانداری ئەو پێنجلایەنەی کردووە لەناو تەلاری پەرلەماندا دانیشتون و قسە لەسەر چارەنووسی ئینەکەکەن پەرلەمان لەکوێی ئەم مەسائلان مەسەلە چارەنووسازە گرنگانەیە قسەی لەسەر بکات کە ئەڵێم مەجازیە لە ڕاستیدا ئێمە دەبێ اعتراف بەوە بکەین بە تایبەت ئۆپۆزیسیۆنیش دەبێت لەوە تێ بگات لەوەی کە کوردستان تا ئێستا خاوەنی منزومەیەکی ئیداری سیاسی ڕاستەقینە نییە کە ناوی پەرلەمانەوە لەوێ هەم تەشریع ئەکرێ هەم چاودێری دەسەڵاتی حکوومەتەکرێتەوە هەمیش بابڕێن کار لەسەر بودجەی هەرێم و چاودێری سرفکردنی بودجەی هەرێمەکە پەرلەمان بەو ڕۆڵە و ئەرکانی پەرلەمان ئەگەر زۆر لەسەری بڕۆین 130 ئەرکەکانی خۆی تا ئێستاکە جێبەجێ کردووە کە ئەویش ئەوەیە کە کۆمەڵی تەشریعی بۆ دێت یاسای بۆ دێت پرۆژه یاسای بۆ دێت لە حکوومەتەوە لەوێش بە هەندێک مناقەشە و هەندێک دەستکاریەوە ئەمە بەشێک لە ئیشی پەرلەمان بەڵام هەموو ئیشی پەرلەمان نییە 30% ئیشی پەرلەمانە بۆیە کە ئەڵێم مەجازی پەرلەمانی پەرلەمانی ڕاستەقینە و پەرلەمانەیە کە چاودێری هەموو مەسائلەکانەکات هەموو مەسەلە چارەنووسەکاندا لە نێو هۆڵی پەرلەماندا قسەی لەسەرکرێت حضوری هەیە لە هەموو مەسائلە گرنگە چارەنووسازەکاندا قسەی لەسەر هەموو مەسائلەکان دەبێت چاودێری حکومەت دەکات متمانە ئەسێنێتەوە لە کابینەکان وەزیرەکان ترسی محاسبەی پەرلەمان و پەرلەمانتارانن هەیە کە ئەمەمان نەبوو بەڕاستی ئەو پەرلەمانە تەلارێکە ئەندام پەرلەمان مجموعە ئەندام پەرلەمانە ینی بەشێکە لە زەخرەفەی دیموکراسی لە کورسانە هەیە من پێم خراپ نییە هەیە کارێکی باشە هەیە بەڵام ئەو پەرلەمانە فعلیە واقعێ نییە کە دەبێت لە وڵاتێکی دیموکراسیە هەبێت باشە بەڵام ئێوە فراکسیۆنی گۆڕان بۆ بەڕسمی داوایەتان نەکرد کە
ناڕزاییتان دەرنەبڕێ بەرامبەر ئەو وەفدێکی ئێساسەوە بە غەڵ توێژەکە لەگە حکوومەتی عێراقا داوای ئەوە بکەن کە بە پەرلەمانیش ینی ئەندامی هەبێت لەناو ئەو وەفدەیەوە بچێ و ئێوەکو پەرلەمان وەکو باڵاترین دەسەڵات لەم وڵاتەیە بڕۆن و توێش بکەن لە بەغانە چەند کەسێکی حیزبی بچن. من نازم هاوکارانم لە سەرۆکایەتی فراکسیۆن ئەو ئەرکیان کردو یانە بەڵام ئێمە لەم مەسائلانە بەردەوام قسەمان کردووە لە هەموو مەسائلەکانە لە کۆبوونەوەکانە لە هەموو هەنگاوێکە کە پەرلەمان پراوێز خراوە لایەنە سیاسیەکانەوە و پەرلەمانتاریش پراوێز خراوە لایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە قسەمان هەبووە یاداشمان هەبووەوە سەرۆکایەتی و لایەنە سیاسیەکانمان لەو مەسائلانە ئاگادار کردووە ینی لە ماوەی 2 ساڵە ئێمە جەنگێکی گەورەمان ئەوە بووە کە هەیبەت بۆ پەرلەمان بگێڕنەوە بۆ موقعەتی پەرلەمان و بەردەوامیش قسەمان کردووە چ بە بەیاننامە چ بە ڕوونکردنەوە چ بە یاداش چ بە دانیشتنی ینی شخصیش قسەمان کردووە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانە کە چۆن نەکرێت لەنێو تەلاری پەرلەمانە لایەنە سیاسیەکان قسە لەسەر خودی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیشکن بەبێ ئامادە بیکەن ینی کێشەیەک نییە خۆلایانی سیاسی عیبەیەک نییەوە گرنگیشە و کارێکی باشی کردو لە پەرلەمانە کۆ بێتەوە بەڵام خۆ دەبێت پەرلەمانیش ئامادە بێت پەرلەمانتاران ئامادەی ئەمانە بن لانی کەم سەرۆکی فراکسیۆنی ئەو پێشلایەنەی کە بەشدارن لە گفتوگۆکانە با لە کۆبوونەوەکانیش ئامادە بن باش باسی فراکسیۆنەکەی خۆتێکە بەڵام کاکان ئەندۆ لە چاپێکەوتنێک کاڵی ئۆپۆزیسیۆن نایەوێت پەرلەمان بچێتە پێش و تێگەشتنی ڕوونی بۆ پەرلەمان نییە یعنی ئەو کارکردنێکی ئێستا باسێک کردوتە فراکسیۆنی ئەمە لەناو پەرلەمانەوەیان کردو ئەم بۆچوونی تۆ لەکوێ بە یەکەگەنەوە باسی فراکسیۆنم کردو باسی بزوتنەوەکەم کردو ئەم بۆچنە هیچ کێشەیەکی تیانە چونکە من باسی جودی فراکسیۆنەکەم کردو من ناتوانم جودی فراکسیۆنەکەم بەو 4 هاوڕێژمان کە دەستیان لە کار کێشاوەتەوە بەرز نرخێنم کاری زۆر گەورە کراوە و ئیشی زۆر گەورە کراوە لەوانەیە ماوەیەکی تر و دەورانێکی تر دەرکێت بەڵام تەوقعاتی ئێمە و هیوا و ئاواتی ئێمە ئەوەندە بەرز بووە و ئەوەندە هەستمان بۆ کردووە کە بە چوونی ئێمە گۆڕانێکی ئەوەندە ڕیشەی و گەورە ڕوەدات لەوانەیە بۆ بێت کە ئێمە هێشتا لەو ئاسە گەورەیە سەیری هەموو جهد و تاقەیەک نەکەین کە ئۆپۆزیسیۆن بە هەموو لایەنەکانی و ئەندامانی پەرلەمانی ئۆپۆزیسیۆن بە هەموو کەسەکانیەوە کرد بێتیان قسەی من کاکڕێبوار لەسەر ئەوەیە کە هێشتا تێگەیشتنی خودی ئۆپۆزیسیۆنیش بۆ فراکسیۆنی پەرلەمانی لەو شوێنە نییە هێشتا لە چوارچێوەی عقلێتە تەقلیدیەکەی حزبە کوردیەکان ئاخورێتەوە ئەگەر بتوێ کاتت هەبێ تەوزیحی بدەم من تەنها لێک خاڵە زۆر بەوردی وە تەوزیح حەدەم من پێم وایە کرێمە لە ئایندە بیکەین ئێستا نەمانتوانێت بکەین لە ئایندەدا بیکەین دەبێ فراکسیۆنی پەرلەمانی عقلی حزب بن لە دەرەوەی پەرلەمان عقلێک نەبێت کە ئیدارەی فراکسیۆنەکە بدا فراکسیۆنەکە ئەو عقلە بێت کە ئیداری خۆی و ئیداری حزبەکەیش بدا واتە لانی کەم لە فراکسیۆنێکی 30 کەسیە دەبێت 15 کەسی لە قیادە باریزەکانی لە قوتبە گرنگەکانی حرەکە سیاسیەکە حزبە سیاسیەکە دەبێت لە پەرلەمان بن لە فراکسیۆنە بن و لەوێش ئەوان مەرجعیت بن و ئەوانیش تەسیر کارکردیان لەسەر بڕیارە حزبەکان و ئەوانە هەبێ بەڵام هێشتا ئێمە لە هەموو فراکسیۆنەکان زۆربەی ئەوانەی کە نێراون و ئەنێریان تا ئێستا کە ساڵانێکی درو درێژە جگە لەوەی 91 لە سەرەتاوە نەختی حماسێکە بوو زۆرتری کادرەکانی ترە کادرەکانی خوارەوەی کە ماوەیەکی دەوێت بگەنە بڕیاردار ینی مەزەری قەرار لە نێو حرەکە سیاسیەکەیدا چەند مەرحەلەیەکیان پێویستە بۆی بگەنە بە کەسە ئەساسیەکانی ناو حزب و هێشتا ئەوان نەیانتوانێت کاریگەریەکیان لەسەر بڕیارەکانی حزب بێ ئەمە ئەوەیە کە با بڵێن وڵاتێکی دیموکراسی و فراکسیۆنێکی فعلی پەرلەمانی لە وڵاتێکی ترە لە وڵاتێکە کە شێواوە کە بەهات دیموکراتیەکان و دەوڵەتەکان تیادا وونە جیاکاتەوە کاتی بەرنامەکەم بەرە کۆتایی ئەڕوا من پرسیارێکی ئەشگار زۆرم مابوو بەڕاستی لەسەر بۆ هەندێک بۆ چوون و ئاڕایی تۆ بەڵام ئەمە دو پرسیارمە لێ بکەم تکایە بە کورتی بەڵام بەرەوە بەڕاشکاویش لە دوایین چاپێکەوتنەڵی لەوانە نییە بزوتنەوەی گۆڕان ببێتە فریاد ڕاست ڕەنگە هێزی تربێت و فراوانتر لە عقلی گۆڕان کار بکات و گۆڕان بەجێ بێڵێت باش ئەم قسەی تۆ کاک عەدنان ئەم بۆچوونی تۆ گومانی تۆ لە سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان و تەنانەت لە کار و سیاسەتی ئێستای بزوتنەوەی گۆڕان دەرناخە نەخێرە هیچ پەیوەندی بەوە نییە بە پێشانەوە من متوانەیەکی زۆر بە سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان ئەوەی کە قوتبەکانی ناو بزوتنەوەکەی شانازیکی زۆر گۆریان پێکەمەوە کەسایەتی زۆر گەورە و بەڕێزن ینی خاوەنی ڕابردووی بە گەنجەکانیشان ئەوەی کە ڕابردووی سیاسیشان نییە ینی حماسێکی زۆر گەورە ناو بزوتنەوەی گۆڕان و لەوانە ئابینم قسەی من لە ڕاستیدا لەوەیە کە ینی ئێمە ئەو تەقدیسە سەیری دنیای سیاست و دنیای حزبایەتی نەکەین ینی وا نەزانین کە تەنها گۆڕانە ئەتوانێت هەموو خێر و بێری ئەم وڵاتە بێنێت و لایەنەکانی تر هەموو شەڕ و شەیتانی هەموو لایەنەکانی ترەکەین یا یەکێتیەوە ئەکا یا پارتیەوە ئەکە گۆڕانیش ئەتوانێت مساهمەیەکی لە سیستەمی دیموکراسیە گۆڕان ئەتوانێت ڕێژەیەک دەنگدان بێنێت ناتوانێت بێتە حزبی ئەو حەدی ئەم وڵاتە و حزبەکانی تر هەموو پراوێز بخات و ئەکرێت وەکو تورکیا ئێمە بۆ ماوەیەک ئۆپۆزیسیۆن تەنانەت یەکێتی و پارتیش ئەتوانن ینی خێر بێنن بۆ وڵاتە
بە پێ بۆ چوونەکەی تۆ بەڵێ ئەگەر گۆڕانێکی گەورە لە خۆیان بکەن هەموو حزبێکی سیاسی ئەگەر گۆڕان لە ئیشەکانی خۆی بکات و بە سیستەمی دیموکراسی کار بکات ئەتوانێت واقعی سیاسی بگۆڕێت بۆ قسەی من لەسەر گۆڕان لە ڕاستیدا گۆڕان ئەگەر نتوانێت ئەو هێزە بێت و گەورەی خۆی بەو شێوەیە کە پێویستە نەیبینێت و هێزێکی مۆدێرن نەبێت هێزێک بێت بە عەقڵە تەقلیدیەکە ئیش بکات بە نەمەتی تەقلیدی ئیش بکات لە چوارچێوەی ینی تەحەزوب لەناو گۆڕاندا زاڵ بێت و تەنها کێشەکانی ململانەکردنی ئەم حزب و یەکێتی و پارتی و ئەم سەرکردەوەوانە بێت حتمما گۆڕانیش تووشی پاشەکشێت و هێزگەلێکی تر دێتە پێشەوە کە بتوانن تەجاوزی بکات. عەدنان عوسمان ڕۆژنامە نووس ئەندامی پەرلەمان لەسەر فراکسیۆنی گۆڕان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆ بەڕاشکاوی. خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینیەک دەتوان لە ڕێگەی ئیمەیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بەڕاشکاویەکی تر بە شادتان دەسپێرم.